سەرەتا بەخێر بێن. من ئیبراهیم ڕەوف دەرچووی ماحەدم لە ئێستادا بم کارەوە خەریکم لە 2010 بە کاری بۆم فرۆشتنەوە خەریکم. لێرەشیمەش هاوڵاتیان زۆر سەردارمانەکەن. بۆنەکانیشمان توانم بڵێم سەنعاتی چەند وڵاتێکە، فەڕەنسی تایە، ئیسپانی تایە، ئینگلیزی تایە، سویسری تایە، ئەڵمانی تایە. چەند جۆرێک شەریکەیە، با بڵێن وابەستەی یەک شەریکە نین ئێمە لێرەکە کارەکانمانەکەین، چەند جۆرێک شەریکەمان لایە. جیاوازی ئەم بۆنەش لەگەڵ بۆنی کەبس ئێمە لێرە خۆمان بۆنەکان کە ئیهێنین بە کیلۆی هێنین، گرتنەوەکەش بە نیزبەیە، قیاسی شوشەکان جیاوازە، خۆمان بۆنەکانەگرینەوە. نیزبەی مادێک ئەلکۆهۆلەکەی لەگەڵ بۆنەکە توانم بڵێم بەرامبەرە. کاکە هاتوون بۆ بۆنێکی خۆش. تر ئەو بۆنانەی کە خۆ و پێشتر بۆ دانا. بەڵام بەس بۆنە کەپسەکان بۆنە کەپسەکان 170 لە 180 مادەی ئەلکۆهۆلە. جیاوازی ئەم بۆنە لەگەڵ بۆنی کەپسە ئەوەیە ئێمە خۆمان لێرە ئیگرینەوە و مادەی ئەلکۆهۆلەکەی کەمترە. ئەمە واکە بۆنەکە زیاتر بمێنێتەوە. خەڵکی خۆشمان زیاتر حەزەکەن بۆن زیاتر بمێنێتەوە. حکومی وڵاتی خۆمان گەرمترە، ئەم بۆنانە باشتر ئەمێنەوە لەسەر جل. بۆنەکانش ئەتوانم بڵێن بە پێی وەرزەکان نەگۆڕێ. بۆنمان هەیە فێنکە و شیرینە لە هاوینا خەڵک زۆر بەکارێنێ. بۆنیشمان هەیە قورسە زیاتر خەڵک لە زستانە بەکارێنێ. بەسەوەمان بۆ هاتووە شتی تازە. شێوازی بۆنەکانیش جۆری بۆنەکانی جیاوازە. بۆ نمونە ئێستا فلاوەرە بایکوجیە. فلاوەرە بایکوجی بۆنێکی فێنکە و تاڵی تایە. ئەمە دۆمیان دڵجی گابانایە. دڵجی گابانە دیجێ بۆنێکی فێنکە لە هاوی ناخەڵک بەکارێنێ، بەس شیرینترە ئەم بۆنە. وەکو بایکوجیەکە نیە، بایکوجیەکە تاڵیەکی تایە. ئیتر دەسەکەوێتەوە سەر داواکاری مشتریەکان. زۆر جار مشتری هەیە تێکەڵم بۆ دروستکە. ئەین تۆ توانین لەم دوانە تێکەڵەیەکی خۆشی بۆ دروست. بۆنانە من ئەمە ماوەیەکی زۆرە سەردانی کاگراییمەکەم لێرە بۆنم بۆ بگرێتەوە. ئەم بۆنانە زیاتر ئەمێنێتەوە و لە نرخەکەیشە نرخێکی کەمترە لە چاو بۆنەکانی ترا بۆنە کەپسەکانە و بۆنێکی خۆشیشە، یعنی لەگەڵ هەموو وەرزەکانە هاگونجێت. تۆ توانین لەگەڵ وەرزەکانە بۆنەکان بگۆڕی بە پێی وەرزەکان. جی بە قوتەکەی هەل لێرەش دایانێم. ئەو کە لە ڕەشەی لادایان بەڕێزی. شێوازی گرتنەوەی بۆنەکانیش ئێستا بۆ نمونە هەموو بۆنەکان هەیە. تۆ ئەڵێ لاکۆس لە لای هەموو کەسێک هەیە. بەس ڕێی مهینەکە لێرە ئەوەیە تۆ بتوانانی بۆنێک دروستکەی تێکەڵەی خۆ بێت. چەند بۆنێک تێکەڵکەی بۆ نمونە لاکۆس لەگەڵ بۆنێکی کە، پۆڵۆ لەگەڵ بۆنێکی کەیە. ئەمە تێکەڵی خۆتە، لای کەسی کە نییە. ئەتوانی کۆدێکی لێبێ. ئەمە سڕی مهینەکە زیاتر با بڵێن لە ئێستا ئەو دوکاندارانی کە میشاکەن هەمویان تێکەڵی خۆی هەیە. ئەو تێکەڵە بۆ نمونە تایبەتە بە خۆی. کە تۆ بچیتەوە لای زۆر جار ناوەکەی پێ ناڵێ بە کۆت پێێتەڵێ. لە ڕووی بەکارهێنانی ئەم بۆنانەیەشەوە توانم هەموو چینەکان بەکاری هێنن، بەڵام بەس زیاتر چینی مۆزەف و فەرمانبەران و گەنج ئەم بۆنانە زۆر بەکارێنێ. لە ئێستاشا لە ڕووی بازارەوە سواز بخوا بازار باشە. بە حکمی ئەوەی ئەم ئەترانی ئەمە وەکو لە ڕووی نرخەوە گونجاوە، وەکومانەوەش زۆر ئەمێنێتەوە. لێرە تێکەڵێکا شێوازی خۆی هەیە. تر بۆ نمونە تۆ دوو بۆن و بەلاوە خۆشە، هەردوو بۆنەکە بۆ تێکەڵەکات و شتێکی شاز دەرەچێەوە کاتە بۆنێکی تایبەتیە بە خۆت. مشتری تایبەتی خۆمەمان هەیە، ینی مشتری هەیە توانم بڵێم 3 ساڵ 4 ساڵ یەک بۆن بەکارێنێ. زۆر جار خۆم داوا لە مشتریەکەکەم بۆنەکە بگۆڕێ. ئاین پێم خۆشە بۆنەکە بگۆڕێ، بۆنێکی کە بەکاربێنێ. ئەی تۆ کارگێکی بۆن دروستەکەی لێرە موادی خام و ئەو مەسرەفە و کەسیش پشتگیری نەکات جگە لەوەش عنی بە ئارەزوی خۆی شەریکیکە بۆن ئاوردە بکاتە هاوردە بکاتە کوردستانی. ئەوە بۆ یە کەس بیری لێ ناکاتەوە. ئەیناوەکو توانین هیچ کارێکی قورس نییە بۆ وڵاتانی دنیا ئەتوانن ئەو بۆنە دروستکەن، ئێمە بۆ نەتوانین.